دست خوشهکار نها از دهوکی ما وداره پارکا آزادیا دهوکیه لدست بني راسته هوتيلك هيا همو اندامين كونغري بشويلوه هوتيل دمينن افروكا روجا دوان یا کنگره پارتیا دموکراتا کردستان یا لدهوکی بکرتی بجم افروکا د کنگره چاردان یا پارتی د روجا دوان دا لدهوکی چه بو پیرو پروگرام نافخوین و پارتیا هاتنه پسند کرن جخالن هموار کری بکرتی آماجه پیت کم ناو انجمن سرکردات یا پارتی بو کمیته ناوندی هاتا گوهارتن جبلیوه انجمن تکوشاران بو کم جار هاتا دامزراندن دیسان بو کم جار انجمن سرکردات یا پارتی لدهوکی هاتا دامزراندن کل باجار اندیه جارای کمینه لدهوکی تیتا دامزراندن هر افروکا پشتی نیورو دنگ لسر اندامن کنگره انجی اندامن کنگره دلگه رادبن بدنگدان لسر کاندیدان کو 132 نه هشتانه دیاره کا 51 یانجی 61 ده بهنه هل بجارتن مهم 140,000 یا 125 جن بجدارن 115 جن دبنه کاندیدین کمیته ناوندیا و پارتیه هر افروکا دنگدان دهتا جدا کرن ممکنه هر افروکا جی سرک بارزانی 76 مدالیاین بارزانی لسر 76 کسان دابش کد کو تکوشرن و خبات هبویا جبو وی ربازه جهمو آلیان و بدرجه دیروکه لوی داره از لسر پیرو پروگرامن و پارتی را واستم کچا بحثا شنگال و ازدیان کریه بله کچا بحثا ازدیان کریه جه سرو که دسته بلنده بنگه حلال شارو شنبیری و جواکی هجای سعید جردو ده پرسم هجای سعید گلک بخیر هاتی گلک سپاس بوی در فته جاره هون پیرو پروگرام پارتی دزانن چاوا تکزیه لسر آسایی که نروشا شنگال دناف داد که نود بیجن خما ازدیا دناف دلی مدایا هون چه چاوا رایت کم؟ پشکی سپاس بو جنابتا سرچاوین سلاوش بو بینرد کانال 24 پیروز الپارتی سرکرداتیا پارتی جماوری پارتی توا کردستان یا هلکفتا سرکفتنا کنگره چارته پارتی دموکراتی کردستان بله البته پارتی دموکراتی کردستان او پارتیا حکبری 76 سالش ایشو آزار دوی ملتی هاتیا الدایک بونو با آزادیه و دادپروری دموکراسیت هاتیا شیردان الشاخجی و الحکمرانیجی هردم پشتوانت ما فی روایت همو پیک هاتت کردستانی بو جوانجی ازیدیا بله لو ما متخوازن پشتی اف کنگره بسرکفتی و اف سرکرداتیا بهز پارتی دموکراتی کردستان را هاتیا هل بجارتن ایدی پارتی بهستر دا کوکیل ما فی روایت همو پیک هاتا جوانجی ازیدیان بکا هلبت چند کیسید گریدای ما ازیدیا و هینا امت خوازن پارتی دموکراتی کردستان چاوا برگری کرا همو ما فی روایت اد ملت کردا وسا برگری کرا همو پیک هاتا جی کو جوانجی ازیدی جوان کیساجیا کا جناب تر بدم از رئیس بله او کیس یکجی ناساندنا و تاوانا دشی مرواتیا در حق ازیدیان تایبت الشنگال هاتیا انجام دان ناساندنا و کیسش عالیه محکمان دولتی و وکو جینوساید بیت ناسکرنو همو ریک بینا برگرتن ایکا آسان کاریش بو و مرمه کن و دیتریجی آسایی کرنا روشا شنگال و نهلانا وان صراعات اد سیاسی و اد مسلح الشنگال کو خلق شنگال کاربی آزادانه بگریا سرجیه باو باپیرا پشتی حکا تینا قربو کرنش آلیه حکومتا فدرال و دیسان یگلا کرنا چار نویس شنگال پی ماده 140 دستوری پشتی شنگال بیا پارێزگاه خلق شنگال بریار سب چار نویس خوب دا آیات بین سرب عراق فدرال ببن یان وکو دبرکت دابریایش کردستانی بگرنا سر اداره هریما کردستانی هر وحال بغداجی امت خوازن پارتی دموکراتی کردستان کال سرویه که بکا کا پوستت بلن بدنا ازیدیان دا اوجی کاربن رول خوا اداره کرنا مفصله هجا سعید هوا چل قاسی چل اندامان دوی کنگره دهنه هون چاورید کن جوار چل اندامان چند جوان در بچن چندان خو کاندید کریه چند جوان در بچن جبو کمیته ناوندیا و پارتی دیزیدید خو کاندید کرین چار اندامن عملوی باوریانه نکمی ددوا بسرکبنو بکبن ناف کمیته ناوندیا حزبی دا هر دو میرن یا جنو میر؟ سه میرن و جنو باشه پشتی و کنگره هنچاوری چه گوهرتن اکید کنو به طیبتی او اتفاقا
پارتیا دموکراتا کوردستان دیگه حکومت تازه عراق کری جبو آسایکن روشا شنگالی و گراندن و به تایبەتی جێبەجێ کردنا و اتفاقیه دنابر حکومت فدرال و هەرێما کوردستان هاتیه کردن بهتا جێبەجێ کردن و و یک از کارنامه سودانی عملوی بهورينا و پارتی دموکراتی کوردستان بهز کارکا بغداد سر کیسیان ملف شنگالی و یک جوان خالد هکا و کال سری تکرن ساکرنا و ڕێکەفتنا نێبە هەولێر و بەغدایە هاتیە ئیمزاکردن سەبارەت ئاساییکردنا ڕەوشە شنگال و بەگەڕیانە ئیدارێ و نەمانە سیراعاتێت مسلح و سیراعاتێت سیاسی شنگالێ و یاسال شنگالێ سەروەر بێ و خەڵکێک بێتە قەرەبووکردن و ئیدی دەست بە ئابەدانکردنا شنگالێ بێتەکردن و پرۆژێ استراتیجی شنگالێ بێنە ئەنجامدان هون باوەرن ئەف چاوەڕوانی و داخوازێن هەوە ji پارتیک و gelek جوان قرس و گرانن پارتی بکار بیتن ببیتە ئەکتورێکی سەرەکێ جێبەجێکردنا وان داخوازان به تایبەتی شرط و مەرجێن خوێن کو دیگەل حکوومەتێ داناین و نویسان وانە نەچاری جێبەجێکردنێ بکات پارتی وەکو یەکەم پارتیا کوردستانی سەر ئاسێ ساحا کوردستانی بوورە سەر ئاسی عراقیژی شەبەکەیەکە پەیوەندیا هەموو ئالیەت عێراقی و نێودەوڵەتی ڤەژی هەیە لۆمە ئەم باوەرتکن هەکا کاریگەریەکە یەکجار پۆزتیف سەر بوارێ عێراقی یان سەر مەشهدی عێراقی سیاسی هەبێ وملوێ باوەریێنە ئاش پارتی بێ پارتی تەخسیر ناکە دەرباری ڤی ئالی چێژ بۆ دابینکردنا مافێت ڕەوات ئێزیدیابیان هەموو پێک هاتی دێت کوردستانی بێ لۆمە ئەمت گەشببینن پشتی کۆنگرێ چاردێ پارتی بهێزەکە مەزنتر داویە ساحێ باوەرن کو ئەف ساڵە ببیتە ساڵە بداوی هاتنە چادر و خیڤەتان لەسەر ئێزدیان و ئێدی ڤەگەرنەڤە سەروار و ماڵێن خۆقی بلەتە شنگالێ پاشی 7 ساڵان دەربەدەری و گەرم و سەرمایە و هەروەها وێ قوربانی دانێ ئەفجی البا حکوومەتا فیدرالت بینێ هەکە حکوومەتا فیدرالە خۆدان بریار بێ و نەهێ لەبێ ئیدی سیراعاتی سیاسی و عسکەری الوێ منطقه ببین و ئاریشا الوێ منطقه پەیدا بن و یاسا سەروەر بێ و خزمەتگوزاری دەست پێ بکن و ئیدارە بکەوێت کاردا ئەز الوێ باوەریێمە خەڵکە گوێ ئازادانە کاربێ ڤەگەڕیا سەر جێبا و باپیرا و ئیدی دەست ژیانەکە نو بکە بێجا با حکوومەتا فیدرال مینێ و دەستێ وەردانە دەولەتێت هەرێمایەتی کاروبارێت عێراقی حتا دۆژی تورکیا شنگال بردومان کرد ji berwan heft hêzên cuda zêdetir ji 64,000 çekdaran li jêr alayên cuda li şingalê ne aya şingalî yekgirtîne baweriya her hemûyan ji bi partî tê heta ku bikarbîtin wiha bike dîsa şingal ava bît û bû şingaliya vegerît ez li wê bawerê me hemû rêkeftîne li ser وەیەکی هەکە ڕێخۆش بکن دووبارە شنگال بێتە ئابادانکردن ئەگەر دەولەتێت هەرێمایەتی دەستێوەردان کاروبارێت عێراقی نەکرد تایبەت دەبەرە شنگالێک و کرینە ساحەیەەکە سیراعەت نێودەولەتی نەخاسمە نێبەرە ئیران و تورکیای باش هەردوو دەستێ خۆتکێشنە بێ مەسەلێ و ناهێنن ڕەوشل بێ دەبەرێ ئاسایی ببێ لۆمە تێتە خۆستنش حکوومەتا فیدرال هاکە ڕۆلێ خۆی بهێز ببینێ و هەفکاریت گەل جڤاکان نێودەولەتی ئیدی دەستێوەردانە ئاوان هەردوو دەولەتیت هەرێمایەتیش بێ دەبەرێ قوت یعنی تو بێژی کلیل دەستی حکوومەتا فدرالدا هەلبەت ئەو بڕیارێتدا هەلبەت تەمام سەرۆکێ دەستا بلندا بنگی هەیە لاڵشی ڕەوشەمبیری و جڤاکی هێژای سای جردۆتە هەر هەبی گەلک سپاس بووە بڤی ئاوایی لەوێ دەمێتەنێ ئەم لەسەر ڕەوشە ئێزیدیان و شنگالێ ڕاوەستیان لەسەر کارنامەیە و ئەجیندایە پارتیا دموکراتا کوردستانی دی کۆنگرەیە چاردەمدا کە چاوە بەحسێ ئێزیدیا و شنگالێ کریە چاوە دیگەل حکوومەتا فدرال ڕێککەفتنەش بۆ ئاساییکردنا بە گشتی ناوچەین مادە 140 دناودا شنگال بەدگەرمەڤە ستودیا ناوەندی ئەم ji dihokê digel hewa bûn.